وڵاتانی گەورەی جیهان و کۆمپانیا زەبەلاحەکان هۆشداری دەدەن لەبارەی بڕیارەکانی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا بۆ سەپاندنی باجی گومرگی بەسەر کاڵای وڵاتانی ئەوروپا و چین و کەنەدا. جەنرال مۆتۆرس کۆمپانیای زەبەلاحی ئەمریکی بواری ئۆتۆمبیل هۆشداری ئەوەی دا کە ئەگەر دۆناڵد ترامپ باجی گومرگی زیاتر بخاتە سەر ئۆتۆمبیلانەی لە ئەوروپاوە هەناردە دەکرێن، ئەمە بەمانەی وەبەرهێنانی کەمتر بۆ کۆمپانیاکە و لە دەستدانی هەلی کار و دابەزینی ئاستی موچەی کارمەندانی کۆمپانیاکە دەگەیەنێت. لە نامەیەکدا کە لەلایەن جەنەڕال مۆتۆرز ڕەوانەی وەزارەتی بازرگانی ئەمریکا کراوە، تاوتوێ و بڕیارەی دۆناڵد ترامپ کراوە کە هەفتەی ڕابردوو بڵاوکرایە و تێیدا ئاماژە بەوە کرابوو کە باجی گومرگی لە 20 دەخرێتە سەر ئۆتۆمبیلانەی لە ئەوروپاوە هەناردا دەکرێن. لە نامەکەدا تیشی خراوەتە سەرەوەش کە وەبەرهێنانی کەمتر و بچووکبوونەوەی هێزی کار دەبێتە مای هەڕەشە بۆ سەر ڕابەراتیکردنی بواری تەکنەلۆژیای ئۆتۆمبیل لەلایەن ئەمریکا و باجە گومرگیەکان دەبنە هۆی کەمبوونەوەی سامانی جەنرال مۆتۆرز لە ناوخۆ دەرەوەی ئەمریکا. لەلایەکی دیکەوە کەنەدا باجی گومرگی خستە سەرسەدان بەرهەمی ئەمریکی و هەڕەشەی جەنگی ئابووری لەگەڵ ئیدارەی ترامپ دەکات. کریستیا فریلاند وەزیری دەرەوەی کەنەدا ڕایگەیاند کە لە یەکی تەمووزەوە وەڵامدانەوە بەرامبەر باجی گومرگی خستنە سەر پۆڵا و ئەلەمینیۆمی کەنەدی لەلایەن ئەمریکاوە، کەنەداش بە بڕی 16 ملیار و 600 ملیۆن دۆلار باجی گومرگی دەخاتە سەرسەدان بەرهەمی ئەمریکی. وەزیری دەرەوەی کەنەدا تیشی خستە سەرەوەی کە ئیدارەی ئەمریکا چەند باج بخاتە سەر جۆرە بەرهەمێکی کەنەدی، ئەوانیش بە هەمان ڕێژە باز دەخەنە سەر بەرهەمە ئەمریکیەکان. ئەمە لە کاتێکدا کە ئەمریکا لە ماوەی ڕابردوودا جەنگێکی ئابووری لەگەڵ چین دەست پێ کرد و بە نرخی 100 ملیار دۆلار باجی گەورەی گومرگی خستە سەردایان کاڵای چینی و لە بەرامبەریشدا وەزارەتی بازرگانی چین ڕایگەیاند ئەگەر بێت و ئەمریکا ناڕەزایەکانی چین و کۆمەڵگای نێودەوڵەتی فەرامۆش بکات و سوور بێت لەسەر جێبەجێکردنی باجی گومرگی زیاتر، ئەوە چین ئامادەیە لەو جەنگە بازرگانیەدا تا کۆتایی بڕوات. بەشێک لە چاودێران هەنگاوابووریەکانی سەرۆکی ئەمریکا بە خراپ ناو دەبەن و ڕای دەگەێنن بڕیارەکانی ترامپ دەبێتە هۆی دەستپێکردنی جەنگی بازرگانی نێوان ئەمریکا و چین و وڵاتانی ئەوروپا.